دیارە ئەو خوشکانە کە ئەم هەڵوێستیانوانەوە خۆی بەداخەوە دەبێ یاسا هەبێ ئەم یاسا لە وڵاتە زۆر لاوازە کە لێپێچینەوە لێپرسینەوە ناکە بە ناوی ئازادیەوە هەندێک شتەکەن ئەنجا ئەمە من بە قەنەعەتی من خۆ من وا تێگەم ئەم شتەوەکۆ وایە ئەڵێ ئەگەر گیرام ئەوە دزمەگەنە گیرام ئەزم ئینە ئەگەر ئەمە تۆ مەبەستت داعشە بۆ ناوی داعش نابێ بۆ ئەو کارە دەکەی بەڕاستی ئەمە شتێکی جوان نییە شتێکی خراپە بۆ سەر میلەتەکەشمان خراپە چون ئێمە کۆمەڵی وڵاتی ئیسلامی دەورەی گرتنەوە کۆماری ئیسلامی ئێرانەوە کۆماری ئیسلامی تورکیا و کۆماری ئیسلامی سووریا و عێراقە عێراقی دەوڵەتی ئیسلامیەوە سعودی ئەم دەوڵەتانە هەمووی موسڵمان لە دەوری ئێمن ئەگەر خوا نەخواستە ئەم ڤیدیۆی بەو شێوە بڵاو بێتەوە بڵێن میلەتی کورد سوکایەتیەکەن بە ئیسلام ئەمە تۆزێک لە سەرمانەکەوێت لە ڕووی سیاسیەوە زۆر زەرەرمان لێدا و لە ڕووی قیامەتیشەوە ئێمە خوا نەخواستە سوکایەتی بە مقەدەساتی ئیسلام بکەین ئەمە هێڵی سوورە و دەبێ بە هیچ شێوەیە ئەو حەقە نەدەین بە خۆمان کە نەخوا نە پێغەمبەر عەلەیهی سەڵام نە مزگەوت نە مقەدەساتی ئیسلام بە هیچ شێوە سوکایەتی پێ نەکرێ چونکە بەڕاستی جێگەی قبوڵ نییە تۆ شعوری ملیارێک و 700 ملیۆن مسلمان لەمسەر ئەرزا برینارکەی دڵی بێتاقەتکەی دڵی ناڕەحەتکەی لەبەرەوە ئەوە حەقی هیچ کەسێک نییە من حەقم نییە گاڵتە بە مەسیحیە بکەم گاڵتە بە جوولەکەی بکەم گاڵتە بە یەهودیە بکەم حەقم هەیە ڕوونکردنەوەی لەسەر من بەڵام حەقمەوە نییە سوکایەتی پێ بکەم چونکە بۆ دروست نەکراوە کە من سوکایەتی پێ بکەم یان سوکایەتی من ئەو بە منی بکایە من بۆی بکەم لەبەرەوە دەبێت ڕێز من قەنەعەتم وایە ناتوانێت جام چی تیاابێ ئەوی لێڕژێ من ئەگەر خۆ ڕێزم لابێ ڕێزی خەڵکەگرم ئەگەر ڕێزیشم لا نەبوو ئیتر خۆ چاوەڕانی ڕێزم لێ ناکرێت چکم کوردواری زۆر جوانیان تۆڵێت جام چی تیاب ئەوی لێڕژێ من ئەگەر سوکایەتی بکەم بە بەرامبەرەکەم سوکایەتیەکەم بە خۆم ئەگەر ڕێزی خۆم لابێ ڕێزی خەڵکم لای ئەگەر ڕێزی خۆم لا نەبوو چۆنە توانێت داوای ڕێزی لێ بکەی بۆ بەرامبەرەکەی لەبەرەوە ئێمە داواکەین لەو سەرۆکی ئەو زانکۆیە یاخۆ ئەو شوێنانە هەر شوێنێکی تر نەک هەر ئەو زانکۆی هەر شوێنێکی تر ئەمانە مەسە بڵێن ڕێگە نەدەن بەو شتانە کە شعوری مسلمانان برینارکەن دڵی مسلمان ئێمە کە مشکلەمان نییە کەم خەفەتمان نییە کەم مصیبەتمان نییە ئەوان بێت جارێ ئەو برینانی کە چارەسەرکەن برینی کە دروست نەکەن تەفرەقە دروست نەکەن مشکلە دروست نەکەن ئاژاوە دروست نەکەن پێغەمبەر فەرمووی فیتنە مردووە لەعنەتی خوای لەوە زینوی کاتەوە ئێمە بۆ فیتنە هەڵگرسێن یانی کەمان مشکلە هەیە ئەمەش بینە پاڵی لەبەرەوە من بەڕاستی بینیم ڤیدیۆکەم بینی بەڕاستی ئەمە لەوانەیە ئەوان لە نێتیە بەڵام خۆ من دڵی تۆ ناخوێنەوە دڵی تۆ چیچە من سوزام تۆ فعلەکەت فعلێکە کە سوکایەتیە بە ئیسلام ئیتر ئیسلام ئەگەر داعشە ئەگەر سەلەفیەتە ئەگەر سۆفیە ئەگەر فڵانە ئەگەر جەمعێکی ئیسلامیە کە تۆ سوکایەتیت کرد بە مقەدەساتی ئیسلام هەموو ئیسلامە گرێتەوە ئیتر هەر کەسێک بێ ئەمە من خێزانەکەی من لە چک بە سەرانی تۆ سوکایەتی کرۆ بە خێزانەکەی من کچەکەی من لە چک بە سەرانی سوکایەتی بە دایک و داپیرەی ئەوانیش هەر لە چک بە سەر بوو تۆ سوکایەتیەکەی بەوانە بەڕاستی ئەمە لە ڕووی نەتەوەیەوە زەرەرەکەین لە ڕووی قیامەتەوە زەرەرەکەین لە ڕووی دنیاوە زەرەرەکەین لە ڕووی سیاسیشەوە هەر زەرەرەکەی لە هیچ بوارێکە قازانج ناگەین یعنی ئەمانە چینێک و توێژەکەن مسەقەفن بەساب ڕۆشن بیرن بە ئەکادیمین ئێجاگەر ئەکادیمی ئاوا کە ئەی خەڵکێکی کە چی بکە چۆن وەڵامی ئەو خەڵکانە دێرەوە کە لەو نیعمەتی ئەکادیمی بێبەشن خەڵک بە عەشایر و بە دواکەوتویان نەزانین بەڵام عەشایر و دواکەوتو قەشتی وان ناکە ئێمە مقەیدین بە عورفی خۆمانە عورفی خۆمان من ئەم جلە کوردیانی خۆم چوومە تا حەرەمی شەریفیش ئەو کاتێککە ئەیانیش بە جلی کوردی بچین ئێستا نەک بە جلی کوردی دیارە بە هیچ جلێکە و پیاو نایڵم بچێتە ژوورە ئیلا بێ ئیحرامی لەبەرە بەڵام کاتی خۆی بەم جلی کوردی و جامانە تەوافم کردو کەس تۆ بۆچی تەوافەکە یا شتێک کەس ناتوانێت ڕێم من جلوبەرگی خۆمە و جێگەی شەرەف و ناموسی خۆ حرمەت من حتا گلەیم لەو برایە ناکرد کاتچوینەوە جاشیان لەبەرەکەم کاک بۆ جاشە لەبەرەکەم بۆ جلە کوردی جوانەکەی خۆ لەبەر ناکەی فەخرەکەم بەم جلە کوردی خۆ جلە کوردیەکەیم شەرعیە ڕێکوپێکە جوانە هی ئافرەتایش بەمەرجێ جلوبەرگی ئافرەت چییە هی پیاو چییە ئەبێ سێ شەرتی بێت تەنگ نەبێت تەسک نەبێت مجەسەم نەبێتەوە ئیتر ئەمە مهمە ستری عورەتکە عورەتی داپۆشی ئەمە تەقسیم کرا ئەمە جلی عەرەب و جلی کورد ئێمە ئەوان جلی عەرەب مەسە بڵێن بۆ نمونە جاشە لەبەکە عەگالە بەس من جەمانە بەس و جلی کوردیەکەم بەر یعنی من پێم وایە لە ڕووی وەتەنیش خۆ تا لە کوردستانیەوە بەداخەوە ڕۆژێکیان دانا بۆ جلی کوردی کەمە حکوومەتی خۆمانە حکوومەتی کوردی دەبایە هەموو ڕۆژە جلی کوردیمان لەبەرکرا بەڵام ڕۆژێکیان دانا بۆ جلی کوردی خەڵک جلی کوردی لەبەرکە یا بۆ شای و مناسبەکان ئەبێت جلی کوردی لەبەرکە نا دەبایە هەموو کاتێ فەخر و شانازیمان کە من زۆر فەخر و شانازیم بۆ جلە کوردی خۆم بۆ خوای خالقی هەموومان لەو سعودیە لە مەکە لە مەدینە خەڵکێکی بێگان جەزائیری ئەفغانی مەسە بڵێن یەمەنی کە ئێمەی بینی و یەکسەر هاتووە بۆ لامە یەکێک بەرادەری خەڵکی ئەندەنوسیا بوو کە ئەو جلانەی بینی لە بەرمانێکسەوتی ئەو کوردن کاتی ئەو ئەبنای سەلاحەدی ئێوە جێگەی فەخر و شانازی بووە حتا داوایەکەری ئەو جلانەم بەهدیە بەرێ وتمان ئێمە لێرە میوانین خۆمان ئەو جلەکانە ئەوەنەمان جل پێ نییە کە بتوانین بیبەخشی یعنی ئەمەنە خەڵک بەلایەوە جلێکی جوان و ڕێکوپێکە بۆ فەقر نەکەم بە جلە کوردیەکەی
خۆمەوە ئەگەر ئەوانەی ئیدعای قومیەتەکەن بۆ جلی قومیەتەکەی خۆیان لەبەر ناکەن بۆ جلی قومیەتەکەی خۆیان خستە پشتگوێ بۆ جلی قومیەتەکەی خۆیان ئێهمال کرد و فەرامۆش کرد بەداخەوە کەیجی یانی لاوانەیە بڵم بڕات ببێ ئێستا ئەمە لە ئەم جامانە بەسەرمان لە هەندێک شوێنە بڕێ ڕێی خەڵک گاڵتە پێ بکە هەر لەم نەو شارە یانی بەلایەوە شتێکی خراپە بەڵام بەداخەوە کە ئەمە ڕەمزی میلەتەکەی خۆمانە جلوبەرگی میلەتەکەی خۆمانە و جلێکیشە لەگەڵ شەرع لە 100 گونجاوە مطابقە ئەم جلانەی ئێمە هیچ عیبێکی تە هەتا بۆ ئافرەتەکەی ئێستا بسە بڵێ ئافرەتێک گە تەنووری لەبەر بێ ئەتوانێ بچێتە سەر پەیژێک ئەتوانێت سواری ماتۆڕێک بێ ئەتوانێت سواری ئەسپێک بێ ماینی بێنە بەڵام ئەگەر کوردیەکەی لەبەر بۆ خۆ بینیمانە ئافرەتی خارمی کورد سواری ئەسب بۆ سواری مای حتا بووکیان بە ماینە گواستەوە کاتی خۆی وانە بوو تێگەی بە ماینیان گواتە کاتە ئێمە کۆمەڵی عورفوینی خۆمان هەیە ئەتوانین مادە مخالفەی لەگەڵ شەرع شەڕە زۆر بە گەرمی پێشوازی لێکا و پیرۆزباییشمان لێکا و پێشی خۆش قسەی کۆتایی ڤار دەیکات.